خۆشتان لێبێت و تەندروست باش بن. لە شاشە جوانەکەی کوردستان 24ەوە بەرنامەی کۆوارتان پێشکەش دەکەین و گرنگترین هەواڵە هونەری و کولتوریەکانی هەفتەتان پێشان دەدەین. جگەلەوەش چەندین بەڕگەی تایبەتی ئەزموونی هونەرمەندان و نووسەرانمان بۆ ئامادەکردوون. با پێکەوە بیان بینین. لە دوو ڕێوڕەسمدا لە شاری هەولێر و سلێمانی سێ کتێبی نووسەر و ڕۆژنامەنووس شاخەوان سەدیق بڵاو کرایەوە. هاوکات لە هەر دوو دیدارەکەدا سەرنج خرایە سەر بەرهەمەکانی نووسەر. چاپکردن و بڵاوکردنەوەی سێ کتێب پێکەوە ڕاستە لە ڕووی بڵاوکردنەوە ئەکەونە یەک ڕۆژەوە، بەڵام لە ڕووی مێژووی ئیشکردن و چاپکردنیانەوە ئەکەونە قۆناغی جیاوازەوە. بۆ نمونە دوو کتێبیان پێکەوە لە ڕابردوودا پێکەوە ئیشیان تیاکراوە و پێکەوەش چاپکراون، بەڵام کتێبی سێمیان لە زەمنێکی ترا لە قۆناغێکی ترا ئیشی تیاکراوە، لە قۆناغێکی تریشا چاپکراوە. بەڵام بەهۆی ئەو دۆخی کۆرۆنا و ئەو دۆخە تەندروستی کە لە هەرێمی کوردستان دروست بوو، بڵاوبوونەوە و چاپکردنیان تاخیر بوو لە ڕووی چاپ و بڵاوکردنەوە. بۆیە بڕیارم ما بۆ ئەوەی کە زۆر زەختیش لەسەر ئەوە دروست نەکەین کە خەڵک کۆکەینەوە بۆ هۆی دۆخە تەندروستیەکەەوە دیسانەوە، بڕیارماندا هەر پرسێکیان پێکەوە چاپکەین و هەرسێکیشان پێکەوە بڵاوکەینەوە. بۆیە چاپکردن و بڵاوکردنەوەیان ئەکەوێتە یەک ڕۆژەوە لە ڕاستیە، بەڵام ئیشکردن و شێوازی دیدار و شێوازی ئیشکردن لە ناو کتێبەکانە جیاوازن، یەک سەردەم و یەک قۆناغنی. لە ڕاستیە سێ کتێبە، دوانیان دیداری ڕۆژنامەوانیە، ڕۆژنامەوانی ئەدەبی، واتە دیدارە لەگەڵ کۆمەڵێ لە نووسەر و بڵێن شاعیر و چیرۆکنووس و ڕۆمان نووسانی ئێمە کە دیدارەکان بە شێوەیەکی ئەکادمی کراون، وا کراون کە بێت بە سەرچاوە بۆ توێژینەوە و بەحس و لێکۆڵینەوە بۆ خوێندکارانی زانکۆ و ئەوانەی کە هەوڵی لێکۆڵینەوەی ئەدەبیە دەن. و کتێبی سێمیشیان نووسینی خۆمە، ڕانان و ناساندنی کۆمەڵێ لە ڕۆمانی کوردی و بیانیە، ئەو ڕۆمانانەی کە خۆم خوێندومەتەوە تا جۆرێک پێی تەئسیر بووم، ئەوڵماوە خوێندنەوەیان بۆ بکەم و ڕانان و لەسەریان بۆستم بۆ ئەوەی کە ئەو بێدەنگەی لە ماوەی ڕابردووە لە هەرێمی کوردستان لە ڕووی کتێب هەبووە، وا بکەین کە کتێب زیاتر بێتەوە ناو گفتوگۆ قسەکردن. لە سلێمانی کتێبی خوڵاسەیەکی تاریخی کورد و کوردستان خوێندنەوە و ناساندنی بۆ کرا. ئەم کتێبە پێشتر زۆر جاری دیکە چاپ کراوە، بەڵام بنکەی ژین بۆ جاری هەشتەم بە شێوازێکی نوێ و دەوڵەمەند بە چاپی گەیاندەوە کە هەشتەم جاریەتی. خوڵاسەیەکی تاریخی کورد و کوردستان دووەم کتێبی مێژوویە کە کورد خۆی لەسەر مێژووی خۆی نووسیبێ، یەکەم کتێبی شەکە کورد بە کوردی، چکە ئێمە شەرەفنامەیە بە فارسی لەسەر تاریخی کورد نووسرا. ئەم کتێبە کاتی خۆی خوارێ خۆش بوو ئەمی زەکی بە دوو بەرگ لە چاپی داوە، بەرژی یەکەمی ساڵی 1931، بەرژی دووەمیشی پاشتر لە 39 چاپ بووە. ئەم کتێبە کە لەبەرێکی گەورەی لە کتێبخانەی کوردی ئاپڕ کردوێتەوە، بە تایبەتی لە سەرەتای دامەزانی دەوڵەتی عێراقا کە زۆر جار هەندێک لە شۆڤێنی عەرەبەکان کوردیان وەکوونەتەوە تەماشا نەکردو، کوردیان بە میلەتێکی بێمێژوو بێ زمان و بێ ئەدەبیات و ڕۆژنامەگەری داناوە. ئیتر ئەم زاتەیش بۆ خۆی بەڕاستی هیمەتی نواندووە و توانیوێت بە حکمی زمانزانینی زۆری پشت بە زۆر سەرچاوەی جیاجیا شتێکی گرنگ بنووسێ و کە لەبەرێکی گەورە لە کتێبخانەی کوردی پڕکاتەوە، هەم نیارانی کوردی پێتەم کوتکاوە، هەم بیکە بە بەڵگەیەکی شانازی بەدەست کوردەوە. لەبەرەوە ئەم کتێبە ڕاستی تا ئێساش قیمەتی خۆی لە دەست نێوە.
ئەم کتێبە تا ئێستا زۆر جار چاپ کراوە تقریبان ئەم چاپێمە بێ بە چاپی هەشتەمی بەڵام جیاوازی ئەم چاپە ئەوەیە لە چاو چاپەکانی کە زۆر دەوڵەمەندە پراوێزی زۆر بکراوە چەند مامۆستاشی بەڕێز کاریان لەسەر کردووە زۆر دەوڵەمەندمان کردووە لەگەڵ دەقە عەربیەکە بەراورد کراوە و کلێنی گەورە ئاگراسی ئەمە ئەبێ بە سەرچاوێکی دەستی یەکەم و بۆ کتێبخانەی کوردی. لە ئێوارە کۆڕێکی مۆسکۆ پایتەختی رووسیادا دیمتری سترێژنێڤی نووسێری ڕۆمانی کچێکی ئێزدی ڕۆمانەکەی بە زمانی ڕووسی بڵاو کردەوە. ڕۆمانەکە لە 200 لاپەڕەدا لە ساڵی 1998 بە زمانی عەرەبی لە وڵاتی سووریا بڵاو کراوەتەوە. ئێستا بۆ زمانەکانی ڕووسی و ئیتاڵی وەرگێڕدراوە. بیرۆکە ئەم کتێبە لە پاش سەردانم بۆ کەمپی پەنابەران بە دنیا هات. دیارە پەنابەران لە ئاکامی شەڕی گەردەلوولی بیابان لە عێراقەوە ڕوویان کردبووە سووریا. ئێمە پێمان گوترا بوو کە گروپێک هاوڵاتی لە عێراق هەڵاتون لە تاو بۆمبارانی فڕۆکەکانی هاوپەیمانان. کاتێک چوونەوێ پۆڵێک کوردی ئاوارەمان بینی دیارە کوردی یێزدی بوون. بەوەدا کە من زمانزان بووم ڕۆژنامەنووسە خۆراواییەکان داوایان لێ کردبووم وەرجێڕانیان بۆ بکەم. ئیدی لەگەڵ سۆری ئاوارەکان کەوتمە گفتوگۆ. Религии езидов. И там интересные были, конечно, как и в каждой религии. دواتر لە تەک خێزانێک ئاشنایەتیم پەیدا کرد و کچێکی ئەو خێزانە دەبێتە پاڵەوانی ڕۆمانەکەم. لە ڕێگەی گەڕانەوەکەمدا لە کەمپەکە لە ڕادیۆ گوێم لێبوو کە فڕۆکەیەکی ئەمریکایی لە ئاسمانی عێراق تێکشکاوە. فڕۆکەوانەکەش بە پەڕەشوت لە خاکی سووریا نیشتووەتەوە. هێزی نیشانە شوێنی عێراقیش بە شوێنی دەگەڕان. من ناچار بووم ئەو فڕۆکەوانە بگوازمەوە بۆ باکوور تا لەگەڵ کچێ زیدیەکە و هاوڵاتیەکی یەکێتی سۆڤێت یەک بگرن. دوای دابڕانێکی زۆری بینەرانی شانۆ و ڕاوەستانی سەرجەم چالاکیە هونەریەکان بەهۆی پەتای کۆرۆناوە لە نوێترین ئامادەکاریاندا بۆ نمایشی بەرهەمێکی نوێ کاستێکی شانۆیی لە قەزای دەربەندیخان ماوەی 3 مانگا سەرقاڵی ئامادەکاری و پرۆڤەن. شانۆگەریەکە بە ناوی داهۆڵەکانی شەڕە، بەرهەمی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری دەربەندیخان و تیپی شانۆی دەربەندیخانە. من ئێرەم زۆر پێخۆشە. یەکەم جار هەر لێرە لەژێر ئەم دوو پەیکەرە لەگەڵ تۆ سەکرۆمە سەرگەردان. ئێمە ماوەی 3 مانگە کاستێکی شانۆیی لێرە خەریکی پرۆڤەکردنین لە ئەم دەقی شانۆیی داهۆڵەکانی شەڕکە دەقی ئەفشین ناسریە نووسەرێکی کوردستانی ڕۆژهەڵاتە. باس لە جەنگ و ئەو پاشماوانەی جەنگ کەچی بەسەر مرۆڤایەتی هێنێ کە جەنگ چۆن مرۆڤوالیەکە کە بێ بە کائینێکی تر و حتا بیرکردنەوە و تەسەڕف و ئەوانەی گۆڕانکاری بەسەرا بێت و چۆن کاریگەری لەسەر کۆمەلگادا هەنێ. ئەوەتە ئەم شانوەیە باس لە جەنگەکە بە شێوەیەکی کۆمیدیایە توانین بڵین بە شێوەی کۆمیدیای ڕەش یا تەنزی ڕەش. سەرباز دایکە چی نووسیوە؟ هیچ. تەنیا بە خەتێکی گەورە نووسیوێتی. ڕۆڵی خۆشەویستم. تۆ لە سەنگەری، منیش لە پشت سەنگەرەوە. ئەو چییە ئەو نەقسە ئەکەن؟ باشە ئێوە ئەو نەقسە زۆر ئەکەن. ئەوەنە ئێشک ئەگرن؟ ئەبینی هی وەکو ئێوە ئێشکچی ئەو سنوور وڵاتن.
جاران پارێزەرانی سنوور هەموویان جستەیان بەهێز و قەڵەقەت و جوانچاک وەک بیستومانەوە بڵاوە دوو سەربازی دژبێت بوون لەسەر سنووری وڵات. نا ئەوە ڕاست نییە، شێواندنی مێژووە. من خۆم ساڵانێکی زۆر لەگەڵم دوو سەربازەیە بەرامبەر من وەستاوم. شانۆیی داهۆڵەکانی شەڕکە لە دەرهێنانی کاک حەسەن محەممەد ساڵحە کە من ڕۆڵی پۆستەچی تیا بینم، پۆستەچیەکی تۆڵ کەمێک عەجوول کە پۆستەچی جاران کە تا پۆستەیەکت ئەگەیان کە 2 مانگ 3 مانگ ساڵی بەسەر ئەچوو هەتا گەشتە دەست بەس بەڵام ئێستا بەوەی کار ئاسانیەوە کە بە زووترین کات ئیشەکان بەڕێ ئەکرێت و ئێمە فترەیەکی زۆرە کە کاری شانۆیمان نەکردو بۆ بینەرە ئەزیزەکەی شاری دەربەندی خان لە 6 2021 ئەم شانۆیە دەست پێ ئەکاتەوە ڕۆژانی دواتر هیوادارین بینەرە ئەزیزەکانمان بێنە ئێرە و بینەری شانۆیەکەمان بن. نامەکەم گەڕاندەوە بۆ ئەوەی هەڵەکەت ڕاستکەوە چونکە من وەک پۆستەچی حکومەت ناتوانم نامەی کەس دەستکاری بکەم لەبەر ئەوەی ئەوە ئەبێتە دەستێوەردان لە بەڵگە. یعنی تۆ پاش 5 مانگ لە نامەنووسینی من هاتوویتەوە بۆی بڵێ سەر پاکەتی نامەکەم نقطەیەکی کەم بوو؟ ئەی هاوار بن خەریکە شێتە بم. ئەی دوژمن دەنگت بێنە خوارەوە. ئاگات لە خۆت بێ، تۆ لەگەڵ خانمێکە دوێ. خانمێکی نووسەر لە شاری سلێمانیەوە میوانی ئێمە دەبێت. بەیان سەلمان خاوەنی 9 ڕۆمانە و چەندین کتێبی لە زمانی فەڕەنسیەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و بە پێچەوانەشەوە. هەروەها لە بواری نووسینی شعریشدا جێدەستی دیارە. ئەو زیاتر باس لە ئەزمموی نووسینی خۆی دەکات. سلمانم لە 1961 لە شاری کەرکووک لە دایک بووم. ئێستاکە نیشتەجێی پاریسم لە فەڕەنسا. وەک ڕۆماننووس و شاعیر و ڕۆژنامەوانی شناساوم. تا ئێستاکە نزیکەی 9 ڕۆمانم هەیە و لەگەڵ کۆمەڵێک کتێب کە لە فەڕەنسیەوە تەرجمەم کردووە بۆ کوردی، چەند کتێبێکیش لە کوردیەوە بۆ فەڕەنسی و لە عەربیە و بۆ فەڕەنسی و هەروەها دیوانی شعرم هەیە. یەک لە ڕۆمانەکانم بە ئاستێکی جیاواز ئیشم تایە کردووە. جیاوازکردنی ئیش مەبەست لەوەیە کە نووسەر ینی ئەرکێکی گەورەشە کە دەبێ خۆی دووبارە نەکاتەوە. ینی ناکرێت تۆ بڵێن 10 ڕۆمان بنووسیتەوە، هەر 10 ڕۆمانەکە لەسەر تێمێک بێ، مەسەن هەر تێمی خۆشەویستی بێ، هەر تێمی شەڕ بێ، هەر تێمی سیاسی بێ. بە پێی خەزینەی خۆت وەکو نووسەرێک وەکو ڕۆشنبیرێک و بە پێی ئەو ئەزمونانەی پیا تێپەڕێوی بۆ بە پێی ئەو خوێندنەوە گەورانەی پاشخانێکی خوێندنەوەی خۆت چی لەلات گەڵاڵا بێت و چ فکرەیەک دێتە پێشەوە بۆ ئەوەی کە تۆ بڵێ ڕۆمانێک بنووسیتەوە. ئیتر لە هەر یەکێک لە ڕۆمانەکان بە شێوەیەکی جیاواز ئیشم لە بابەتێک و لە تێمێکا کردووە. دوای ئەوەی کە ینی کۆمەڵێک ڕۆمانە نووسیتەوە، 5-6 ڕۆمانت پێشتر نووسیوەتەوە، فکری تر لەلات گەڵاڵا بێت وە کەسایەتی تۆش وەکو نووسەرێک هەڵسەنگاندنی بەسەرادێ، فکرت هەڵسەنگاندنی بەسەرادێ، بیرۆکەکانت هەڵسەنگاندنی بەسەرادێ. لەبەرەوە زۆر ئاساییە کە تۆ دیت وردە ڕۆمانەکانت گۆڕانکاری بەسەرادێ، نامێنێتەوە لەسەر هەمان ئەو بابەتەی کە تۆ کردوتە. لە یادداشتی عەتر و ئاگر و شەوانی ئادەم بڵین دوو ڕۆمانەکان پێش ئەوەی کەم 2 ڕۆمانی ترمێکە دەبێت لە داهاتووە دەرسن چاپ بکرێن. ئیشکردنێکی تەواوەیەکێکیان وەکو وتمان لەسەر مەسەلەی ئەنفال لە شەوانی ئادەم و چۆن مرۆڤی دوای ترۆما چۆن سێرەکرێتەوە. بەڵام یادداشتی عەتر و ئاگر بە تەواوی لەسەر فکری شارە، نیشتەجێبوونی شار
چۆن ئیتر مرۆڤەکان جێگای خۆیان کردوتەوە لە سەرتاوە لە ناو شارێکی وەکو کەرکووک و نەوت کاریگەری چ گەورەی هەبووە بەسەر دیدگای کەسەکانەوە و بۆ چوونیان لە ڕێگای ژنێکەوە کە گەورە کچێکە ئەو گەورە کچە کە چۆنچۆنی توانی بێتی بە دەسەڵات و بە شخصیەتێکی کارامە زاڵ بێ بەسەر هەموو ئەو بۆچوونانی کە لە کۆمەڵی ئەو سەردەمەیە هەبووە و توانی بێتی بەرگری بکە لە خۆی وەکو کەسایەتی خۆی کە کچێکە شووی نەکردووە و مناڵێک هەڵەگرێتەوە. کاتێککە من گەڕامەتەوە بەڕاستی بۆ ئەم ساڵەکە خۆی فکری ئەوەی هەبوو کە کتێبێکم هەیە بە ناوی تیۆرێمە دەبێت دەرچێت بەڵام ئەوەیە کە بەهۆی چاپکردن و ئەوانە و بەهۆی کە گروپێکی کتێبن پێکەوە هەمویان ئێستا دەرناچێت کەوێتە مانگی هەشتەوە و دوو ڕۆمانی تازەشم هەیە و لەگەڵ یەکێک لە ژیاننامەی ڕەو ئەو هەورەکپە کە لە عەربیەوە تەرجمە کراوە و لە ئەندێشە ئەمانە هەمووی چاپەکرێنەوە بە بۆکسێک. هونەرمەند محەممەد کەریم ناسراو بە بابێ هەیسەم لە قەزای شێخان بە وتنی گۆرانی فۆلکلۆر بەناوبانگە. گۆرانیەکانی کۆنن و زیاتر دەربارەی کۆچ و خۆشەویستیە. بابێ هەیسەم زیاتر لە 40 ساڵە گۆرانی دەڵێت و باس لە ئەزمموی خۆی بۆ ئێمە دەکات. أغدللي سبللي للي هبانيم دللي وكاللي للي سبللي وسبر مالاش بردلي ما سبللي ودي ضبط بيش قضية استرانة أزقل الزاق واسترانة فلكلوري كردي قلا قيمتاوي قلا قرانة دبن قلا خوشي وقال از بي خوشحالم كو استرانه فلكلوري از بيجم نيتي چكو استرانه فلكلوري اساسي رسني كرداني بري هشتي من يقوتي حتى انه وقتكي تقريبا 5 صاله متركات از بشكل نساهم كو عملي كر المثل تقريبا نزيك 5 صاله كمهيلا وبشنجي مخو بينا منها مخو تنبوره كذا كري مدى صلي ليلة فاطمة ليلة فاطمة ليلة فاطمة ليلة فاطمة ليلة كبار ليلة ليلة فاطمة ليلة كبار مدي بهارة خوش بهارة ليلة فاطمة بهارة خوش بهارة مدي فاطمة دبيت بزي مالا بابي فاطمة صانا غابوش السريز وزانا بهزانا يا مخوتي بيخبر أخذ راسا كلام يردني بكبينا بزي مالا بابي من ديك ونهانا مقامد فلكلور اساسا قال خوش امروه بي خوشه بي سربلنده از قال بي مرتاح يا ريت لهم يرمي يا ولد باب عجمي لا دايك ذا قاوري ازما خوش يدانوري لبتنك برو قلم يدلهم يا وسنة حيامك كافر بباب ميرم سلام هذه فساد وعمال قند ما قال لك انا زدري خاني كمال بابي ميرم دشمدي هذا بشباب الدنيا برا وزي شارت دمي از قلبي كيف خوش اكسترانا بجيب سبرا من نايت تجيشتي صالت هشتي و بري هشتي هتحبتي وناي من استران بيجمع تنوكي تجيشتي المثل حتى ابي قندي نافكر قندي قران اخر من قوتي قال هركي من قوتي ناف زيبارة من قوتي شانجا منه حسن علي خنجري بيك بقوتي او ما مصري منه اس تشوفي ماش كم قال الصلاه ولدكم تجيشتي و استران قال اخوش استران جي اساسي استران يفل الكرور رسني كردا تبيا برزنبت تجيشتي برا واستران بيش تبيا هكا النظام بيجد المعلقورين استران بيجد هم ايك لي اس تجيشتي هكا ناي كوشكو ديوان ابم ناي تلفزيون ابم ناي اللي قبم نجم قابري
كورك دبي قبري ما خرابي بسما ما أنا قبري تشكر تشنكير كشي قبري تشكر تشنكير تكراسي تنكملسي مقروم يقرا قبري ما خرابي تربش لبالا خكير مدي تزابي تجو تجركي ما أبي قبري ترملي خكير تبيتي مدي قصابي كاني كابن يا مالا مكير كشي قبري مذكركي والعبدا أنا خدنا مربي الرام الصابو سلام سلام أخذ موت أبوكي سلام بڕگە و بابەتەکانی کۆواری ئەم هەفتەیەمان پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو بمێنن با خێر و خۆشی.